هل نسبة 3% يؤثر على أسعار النفط؟ ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبارەی پڕۆژە یاسای بودجەی 2019 عێراق زانیاری نوێ ئاشکرا دەکات و ئەو مەترسیانە دەخاتە ڕووکە بەهۆی پڕۆژە یاسای بودجەی عێراقەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە. ئەحمەدی حاجی ڕەشید لە میانەی بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیام ڕایگەیاند پڕۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2019 بریتی بووە لە 128 تریلیۆن دینار و لە دوای لێدەرکردنی خەرجی سیادی کە زیاترە لە 47 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستان لە 12.67 کە دەکاتە 9 تریلیۆن و 301 میلیارد دینار. کاتی خۆی نسخە غیر ڕسمیەکە کە بۆ من هاتبوو لە ئەکاونتی خۆم باسم کردبوو کە پشتی کورد 8 تریلیۆن و 700 ملیارە لە ئێستادا خەرجەکان بوونەتە 132 تریلیۆن کەواتە پشتی کوردیش ئۆتۆماتیکی زیادی کردو ئێستا بووەتە 9 تریلیۆن و 301 ملیارد. ئەمە چۆن دێت؟ لە 132 تریلیۆنەکە دێن بودجەی سیادی لێجیاکەن و بودجەی سیادی لە نوسخە کۆنەکە 46 تریلیۆنە لە نوسخە تازەکە 47 تریلیۆن و 700 ملیارە. ئەمەی کە لێجیاکەنەوە ئێمە لەما بەشدار نین. مەسەن وەزارەتی دیفاع 8 تریلیۆن و کەسێکی بۆ دانراوە، هەشتی شعبی 2 تریلیۆن و 26 ملیاری بۆ دانراوە. یعنی هیچ وەزیرێک نەڵێ من بەرپرس نیم لە دانانی پارەی هەشتی شعبیە، وەزیر کورد بێ یا غیر کورد بێ و دەسەڵاتم نەبوو لە ئەوەی پارە بۆ پێشمەرگەدانرا. لانی کەم اعتراضێک بنووسن لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کەمترین پشکی بۆ دانراوە لە بودجەی سیادی عێراق هاوکات لەناو هەموو هێز ئەمنیەکاندا کەمترین بڕەپارە بۆ پێشمەرگە دانراو. ڕێژەی پێشمەرگە با 45,000 کەس لە قەڵم دراوە. لە کاتێکدا موچەخۆری وەزارەتی پێشمەرگە زۆر زیاترە. ئەحمەدی حاجی ڕەشید باز لەوە دەکات کە کۆمەڵێک فاکتەری ئامادەکردووە بۆ دانوستان لەسەر پڕۆژە یاسای بودجەی 2019 و داوای هاوکاری لا هێز و لایەنە سیاسیەکان دەکات. کۆمەڵێک فاکتەرم ئامادە کردووە بۆ دانوستان لەسەر بودجەکە بەمەرجێ هاوکارم هەبێ. هاوکارەکەی منیش تەنها بریتیە نییە لە فراکسیۆنە کوردیەکان، بریتیە لە ستافی حکوومەت کە کوردن چکە لەم حاڵەتی بودجە حساسیەتی حیزبی ئەبێ وەلاوە بنین ئیش بۆ خەڵکی کوردستان بکەین بەبێ ئەوەی کە بپرسین بەرامبەرەکەمان کێ. من ئامادەی ئەوەم دەربڕێوە لەگەڵ هەموو فراکسیۆنەکان بە جیاوازی بیر بۆ چونمان ئەو خلافاتانەی کە هەمانە وەلایەنین لەبەر خاتری ئەوەی بتوانین بە هەماهەنگی وەزیرە کوردەکان و بە هەماهەنگی هەرێمی کوردستان لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار بە هەموومان و هەوڵ بدەین ئەم بابەتە نەیەڵین بەسەر کووردا تێپەڕێ و پشتێکی باش بۆ کورد دابین بکەین. چکە لەبارەی چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان لە پڕۆژە یاسای بودجەی 2019 عێراق ئەو پەرلەمانتارەی کۆمەڵی ئیسلامی جەختی لەوە کردەوە کە پێویستە سەرۆکایەتی حکوومەت و وەزیرە کوردەکان و لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت و ڕێگە نەدەن بەو شێوەی ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕێنرێت. ئەم چەند لایەنە بێنە سەرخەت. یەکەم ئەو وەزیرە کوردانە، دووەم سەرۆکایەتی کۆمار، سێهەم نوێنەرانی کورد لە فراکسیۆنە جیاوازەکان، چوار حکوومەتی هەرێم و هێزە سیاسیەکان کە ئەوانەی بۆ ئیتیفاقیات و بۆ پۆستی سەرۆک کۆمار بەنیاز بوون دوو ئیدارەی دروستکەن و هەرێم دیسان بکەنە دوو پارچە. ئەوانەی کە باسی ئەوەندەن نیگەران بوون لەوەی کەوا سەرۆک کۆمار لە کوردێک کۆچووە بۆ کوردێکی تر ئامادە نەبوون پێشوازی لەو سەرۆک کۆمارە بکەن و یاتراف بە سەرۆک کۆمارەکە ناکەن. بەبێ لە بەرچاوگرتنی نیگەرانیەکان ڕژنووسی پڕۆژە یاسای بودجە ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کراو. پڕۆژە یاساکە پەسەند کرا و ڕەوانەی پەرلەمان کراوە بۆ ئەوەی دەنگی لەسەر بدرێت. بە گوێرەی زانیاریەکان ڕژنووسەکە هەمان کێشەکانی ساڵی ڕابردووی تێدا دووبارە بوونەتەوە. ئەوەش بەشێک لە قەیرانەکانی هەرێم درێژە پێدەدات. پارتیوێکێتی لابری ئەوەی شەڕ لەسەر بودجە و قوتی خەڵک بکەن تاوەکو ئێستاش سوورن لەسەر وەرگرتنی پۆست و کورسی زیاتر لە حکوومەتی عێراق.